سيدي الأمير، المجرم. حضرتك ليش حالق لحيتك؟ قربان كيش وسبيت يا أبو بيزو بويا تاشم. المرغوث بالقمل. ابن الخرا، ما تعرف هذا كله؟ أبو علي وبلا بدنا تشي بس راح نانك بخار. سعمي خليل يا بدوامة أبي بقرين أبو خارق خود زاني دجمن خواقي فرصة جدي. حسين كان تو أخوة أقعد لخود بأنو مشورة بيشوا للشركانة باتو جوكو مهدي برات شهيد نبي. سناجان أبو علي بارز قالي لم خاكا كان خواش أبو علي بارز. ألو عامل خليل باشا هاتي ولا سراب باشا ولا سراب علي جان توكرو دورين مالي اما على بتو اسبير باشا اقال سنارة كان به باشا باوكا خمن نامي باوكي جان توجع قال لخود بأي مهرة بانتين باوك ورباني وكا خليلي شافر وكا خلي فرمو. سپاس مامۆستا. خليل بخير بيت ورا نام خورا خوانەی بڕێنانم خواردووە. أنا براست یارەکەی بەرشە بوو بەچی گەورم بەرشە بە 3 گۆڵ بردیەوە. خوا بەڕاستە؟ والله ڕاستە سێ تەلەفۆنەکەم بۆ کەریم. هەلو گەورم چۆنی ئەحواڵت؟ زۆر سپاس گەورم. دەگوێ بگرە ئەوە مژدەت ئێمە بەرشە بردوێتەوە هەر ئێستا چی 5 کیلۆ شیرینی ئەکڕی بەڵام شیرینێکی زۆر نایە با باشە بیدۆڕێنێ و بیباتەوە هەر بێ من شیرینەکە بکڕم. هەرە وەڵا بەرشە بیباتەوە بیدۆڕێن هەرە بێت تۆ بیکڕی چکە خۆ فێری کردوین. بەڵێ ئێدە بازاریشیش بەرزان بکرێت. باشە زۆر سپاس دەکەم. باشە دەیخوا حافیز حافیز گەورم وتی چی؟ هەڵێ بە بەرزانی بکڕێ. اسمعوني يا أهل القرية الكرام. شوفك لك أهلي أواي خوشميس. أنتم تحت راية الدولة الإسلامية. إيه ولا شيء أواي دولة إسلامية. وتبايعون الدولة الإسلامية. وأبي بيعتبا بدولة إسلامية. واللي يخالف أوامرنا هركسي لإيه ومخالفي أمريكان ما نكت يقتل بيد المجاهدين الأبطال. أكو شريه بقصدي المجاهدة بطلقان. وإن شاء الله راح نسيطر على كل كردستان. وإن شاء الله سيطراكين بسرها مو كردستان. ونخلصكم من ذول الأوباش الكفرة. ونجاتهم بين لو كافرانا. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. اسمعوا يا أهل القرية. شوف قلنا أهلي يقول كما قال أميرنا وأميري بالرسمان فالموي. أنتم تحت راية الدولة الإسلامية. إيه ولا شيء آلاي دولة إسلامية. أي واحد منكم يخالف هل يجهل إيه ومخالفة بكات نعذبوا عذابا حتى الموت. عذاب الجين هتمردن. والله العظيم شن بخواي قولا اللي ما يتاهوا أوامر الدولة الإسلامية أقل هل يجهل إيه ونية تشير رأي دولة إسلامي راح نذبحوا ذبح البعير.
ملي ئەپەڕێنین وەکو حوشتر. دەسە خۆش بە گەورم وەڵام هەموو جارە بە بەنی بەرشەلۆنەوە دەما شیری دەکەی بیخۆن بۆ نایخۆن خۆ پارەت پێ نایە Vale. Ciao. Vale. Vale. Vale geçti. Vale geçti. گەورم چی بووە؟ فەرمان هاتووە ئەبێ سعدێ و گوندەکانی دەوروبەری پاکەین و لەبەرەوەی داعش هەراسانی کردوون. گەورم تۆ ئەمر بە چی ئێمەوە جێبەجێ؟ عەمید محەممەد بەڵێ گەورم هەستە تۆ هێزەکە ئامادەکە. بەڵێ بەسەر هەستن بەیان ئەشتین بۆ ژووری پلان. نەقیب ئەحمەد هەر ئێستا هێزەکان کۆکەرەوە فەرمان دراوە هێرش بکەنە سەر گوندەکانی دەوروبەری سعدیە. بەسەر گەورم هەر ئێستا من ئامادەکەم. دیاڵە دی بەسەر گەورم. إخواني أنا متأكد الخونة المرتدون يحاولون يسيطرون على القرى اللي إحنا مسيطرين عليه، فأريدكم تجهزوا لي جيش كامل مخلين قوة أمام القرى. عمرك سيد الأمير كل شو الجاهز ما قال بصلع شيء من عبرون بين قندك هو. المشكلة أنا تعلمت كردي، أنتم ما تتعلمون عربي زين. تعرفون هدفي الأول منو؟ نعم سيد الأمير، هدفنا أبو علي. تعرفون قتل أبو علي راح تكون ضربة كبيرة للخونة والكفرة. أميرنا ما نخليه يطلع من يدينا بالسلامة. شباب قوم تحرك على القوة مالتك. تؤمر يا سيد الأمير. جو بقرن أو متدانا بتماي وجوما وهل يسيسك ما ذاكنوا هل كسوت دوشوني خوي شعبي كان كان بدأ تشاو جو تعليبو. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. قورم عليه آقاي لو بك بيم سباردوا. شو الأمانة موجود في الحفظ والصون، وهل هو مشترك في هذه المعركة؟ تأكيد هو موجود. Are you sure؟ Yes. Okay. وماذا عن الأسرى يا شيخنا الجليل؟ شداد ألا تعرف المبادئ؟ نعم. والله إنا جئناكم بالذبح، اذبحهم كلهم. تؤمر يا شيخ المجاهدين. خيرا أبا شيماء. لقد رجعوا مع قوات كبيرة. ارجع إلى الموقع مالك، أريد أبو علي حيا أو ميتا. يلا. هێزێکی زۆریان لە بەردەمی دیەکدانەوە لەبەرەوەی ئاگاتان لە خۆتان بێ. ئەمێ ئەم شەڕەتەوە بێ بەبێ هیچ قوربانیەک نامێ هیچ شەید و برینارێکمان هەبێ. باشە زۆر چاکە تۆ هێزەکە بەرو لێوە بڕۆ. ئەمرەکەی گەورم بەس ئاگادار بن. تۆش هێزێ بەرە ئاوا بچن ئەم بەرە بگرن. باشە
رد 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 من جنب ورقوا ودوا ليش بقوا هێمن نیهات بڕۆن باشترین خواردنیان بۆ حازرکەن دەی کوڕم دەستان خۆش بێ هەڵۆکانی کوردستان بەڕاستی شەڕێکی قارەمانانەتان کرد ئەگەر ئازایەتی و قارەمانەتی ئێوە نەبووە بۆ عەلی بەتەنیا هیچی پێ ناکرا با بچی نام خۆری ئیستراحەتکەین دەی کوڕم دەی باوکەکەم بۆیان تێکە بێن بێنە هەموو کشە هات خۆ بە خۆ بە بێنە باوکە دەی دەستی خۆش بێنە چشکە خۆش هەڵە خۆ بە بێبڕ باوکەکە بێنە بێ دەست دەستی وەتێکە وەرە باشی باوکە نەبڕدی بەرگیانەکە بێنە بێ دەست باوکەکەمە گەورە خزمەتیان کەن منە چ نوێژەکەمەکەم دەی باوکەکەم شباب نعم يا سيد الأمير. ليش خسرنا المعركة؟ أنا مو قلت لكم هدفنا الأول أبو علي؟ وين عدد القناصين؟ يا سيد الأمير أو هاتن أو دوان أبود. مقصرين. أنا ما قلت لكم اقتلوا أبو علي؟ والله العظيم مولانا الأمير أنا سوبت عليه أكثر من 10 مرات ولكن مثل الريح أبو علي ما ينلزم كل مرة ينفلت. هول منظور والله بيمان فكرة. تسمون نفسكم مجاهدين؟ ها؟ جبناء، يلا ولوا من قدامي. مولانا ما أخبار القيادة؟ لازم نسيطر على كل القرى اللي أخذوها من عندنا. يا مولانا أبو علي عنده قوة ما يستهان به. اخلص. أبو علي أوه لو ألزم بيديه والله أذبح ذبح. هذا الرافض اللعين. مولانا هو رافضي؟ نعم رافضي جبان. يعني شو عميد خليل مو بانكر أمرك يا قولام.
دانیش عمید خەلیل. قاید ئەوە نیارگەلەکە باگرکە و بەیان بەجێهێشتووی. ئەوان ئاگر بۆ سووتان و ماڵوێرانی بەکارێنن، ئێمە ئاگر بۆ جوانی و ڕووناکردنەوە بەکارێنین. عەمید خەلیل، هێزەکان ئەوی پێویستەکە لێرە جێگیریکە، ئەوەی کەمایەوەی گێڕنەوە بۆ بارەگا. ئەمرەکەی قاید. ئەبوو عەلیگیان چۆنێ؟ ئەمڕۆ زۆر تەلەفۆنم بۆ کردی مۆبایلەکە و قەفڵ ببوو. دەیخوا پشت و پەناتان بێت. خوا لەگەڵ. دایکە باوکم وتی چی؟ کوڕی خۆم باوکەوتی خەمی منتان نەبێ و بە ئیسراحەت بخەون. دایکە باوکم زۆر جا ئەڵەیە کوردستانم لە ئێوە زیاتر خۆشەوێ. یعنی ئەگەر ئێمەی بەقەت کوردستان خۆش بیستە ئەوە قەت جێی نایەشتین. زۆر جار باوکت ئەڵێت ئەو کەسێک کە بەرگری لە خاک و نیشتیمانی خۆی نەکات ناتوانە بەرگری لە شەرەف و کەرامەتی خۆشی بکات. ئێستا تێگەشتی کوڕم؟ تا کوڕم چی تەوێ؟ گەورەمە گومان لێکراوی داوات کرد وێ نامانە بێینە ژوورۆ؟ بێنە ژوورۆ. کوڕم تۆ بڕۆ. گەورم فەرموو داوای مت کرد بوو؟ دانیش ئێمە زانیاریمان هەیە تۆ هەواڵی پێشمەرگا بێ بۆ داعش. نا گەورم ئەو زانیارانە هەمووی هەڵەیە. ئەمێ خۆ دانی پیا بنی چونکە ئێمە زانین داعش هەزارەهای وەکو توێڵ خەڵکان و هەرگیز من ئەو کارانە ناکەم. ئاوا من ویستم یارمەتی و بم. ئەمکە گەورم ئەوە بەرن بۆ بەشی لێکۆڵینەوە. کامێرەوەرە بژی دەوڵەتی ئیسلامی هەر کەسێ زدی دەوڵەتی ئیسلامی بۆسێ ئەمە نەتیجەکەیەتی. قسە بۆ ئەو کەسان ناکەم کە بەیان نایان بە دەوڵەتی ئیسلامی چونکە خوێنیان حەڵاڵە. تێگەیشتن؟ الله ئەکبەر. شباب ذول الكفرة. نعم يا شيخنا الجليل هم ضد الدولة الإسلامية. طيب احنا هم لازم نحضر لهم قتل ما حد ما يتصوره بعدين نشوف. أمرك يا شيخنا الكبير هل يسبيان بالمشواني ديالي كراو خاک بەرگریە بێ ئەوانەی بەرگریان لەم خاکە کردووە هەموو کەسانن کە بە نەمریە مێننەوە. ئێمەش وەکو پێشمەرگە ئەبێ بەرگری لە خاچی کوردستان کەین هەتا ڕزگارکردنی لە دەستی دوژمنان. گەورم ئەمانە ئۆردوی ڕەشن درڕندەیان لە مێژووە هێناوە بە شێوەیەک هاتوون کە ئەیانەوێ ناوی کورد و کوردستان بسڕنەوە. پلانێکی گڵاویان بەدەسەوەیە. ئینجا لەبەر ئەو هەناسەی ئەوان شەڕی پێکەن ئەبێ بەو هەناسەیەوە ئێمە بەرگری لە خاچی خۆمان بکەین ئەجینە دەرنابین لەگەڵیانە. کەواتە گەورم دەستەبەرکردنی ئازادی خەبات و قوربانیدانی زۆری ئەوێت چونکە ئەبێتە هەوێنی شەرەف و کەرامەتمان. زۆر ڕاستەکە گەورم پشت بەخوا ئەگەینە گەورەترین ئامانج. پێشمەرگە هەمیشە مەرجی لە پێش خۆیەوەیەتی بۆ دروستبوونەوەی ژیان.
لەت لەو کەسەی خاک فرۆشە. خوا شەهید نەبم هەتا هەموو کوردستان لەدەست ئەم تیرۆریستانە ڕزگارەکەم. یا عەلی یارمەتیم بەی. ها کوڕم چی تێ؟ گەورە ما دیلەکانە بن. نانی ئێوارەتان ناو نەتێ؟ بەڵە گەورم نانی ئەوریان خواردووە. برادران ژە تیرۆر هاتن وایان بن. ئەگەر ناتان ناو نەتێ نان و ئاوی ئێوارەیان بنێ و ئینجا بابیان بن. ئێستا خۆشمیان بن. ئەمرەکەی گەورم. هلو شلون؟ قوربانی غیرەتتان بم دان بە خۆتانە بگرن هەر ئێستا گەینە لاتان گەینە لاتان ئادەی کوڕینە هەر ئێستا هێز ئامادەکەن. هو أبو حميحات
هاي ضحايا أخطائكم، اخذوهم لضحايا الآخرين. والله أكبر، والله أكبر، والله أكبر، الله أكبر. جێرەوە معلوماتی لە ئیستخبارە دەسم کەوتووە لە هێرشەکەی ئەم شەوی داعشە 600 کەس زیاتر بەشدار بوو. گەورم بە هیمەتی جەنابێ نەک 600 ئەگەر 6,000 بوونایە کارێکمان پێکردن نەوە دوایینەوەی ئەم نەتەوەیە ئەبێ بە زێر بینوسێتەوە. هەزانی بۆ لەبەرەوە ئێمە خاچی خۆمان نافرۆشین و خاچی خۆمان خۆشەوێ، خوا پشتیوانمانە هەرە بێ سەرکەوین، دەستان خۆش بێت، لەشی ئێوە ساغ بێت. زۆر سپاس گەورم. بەڕاستی شەڕێکی قارەمانە نەتان کرد، بەس با بزانن ئەمە کۆتایی شەڕ نییە، شەڕ لە دوای شەڕ بە هیمەتی ئێوە ئەیانشکێنین، ئەوانە دوژمنی سەرسەختی من سەریان نەشکێنین. بە هیمەتی جەنابتان بوو گەورم. دەستی خۆش گەورم. لانم بەرامبەر بە چاوی تۆ یەک شەو بڵێ میوانم، قەزاییە و هەموو جوانیت کەوێ لە گلێنەکانم، یەکجار تەدارەک بگرە چونکە لای تۆ میوانم، منم ڕۆڵەی گەرمیانم هەڵۆی سەر شاخەکانم، منم ڕۆڵەی گەرمیانم هەڵۆی سەر شاخەکانم، تیغی دوژمنەکانم پێشمەرگەم و قەڵغانم، هەتا مردن ئەجەنگم بۆ بەرزی کوردستانم، سەر بۆ کەس نەوی ناکەم تا ڕۆحی تیابێژانم، ڕۆحم دەکەم بە فیدا بۆ خاک و نیشتیمانم، باگشتنیا پێ بزانێ من شێری گشتی هانم، ساتێ بۆ گەرمیانانم ساتێ بۆ کوێستانانم، سڵاو لە هێزی پێشمەرگە بیان پارێزە خوددایە تا پێشمەرگە بمێنێ لە دارەیە دنیایە، ئەوەی کورد پەرستە بژی ڕەنجی ناچێ بەزایە، ئەوەی کورد پەرستە بژی ڕەنجی ناچێ بەزایە. احنا خسرنا معركتين، باكر معركة جلولة، والله إذا خسرتوها فويل لكم. كن متأكد مولانا راح نعطيهم درس عمرهم ما ينسوها، ولكن محتاجين قوات أكبر. أنا محضر كل شيء أبو شيماء، عندنا قوة كبيرة. أبو شيماء حكي صحيح يا أمير، بس نحن نريد إلى قوة أكثر. صحيح يا مولانا، باكر إن شاء الله راح نسحقهم ساعة. بارك الله بيك أبو شهاب. أهم شيء عندي الهدف. أبو علي أريد حيا أو ميتا، فهمتوا؟
کوڕم چی بوو ئیشی نەکرد ئەم جارە مەحاولەی لەگەڵا بکە باوە ئەم جارە ئیشی پێ بکە باوە ئەم جارە ئیشی پێ بکە بزانە ئیشی نەکرد بۆچی شوێنی خۆ جێهێشتووە قاعد لە سایە هەشتای جەلەولا گیراوە ئەگەر لە سانەوەی جەلەولاشدا ژیر کرابێ نابێ شەها بکەن ئەگەر بەردەوام بین شەیدی زیاترەی قای فەرمانە بە چیە گەورم باش چن بە شێوەیەکی منەظەمی سیحا بکەن لاڵوەنەوە بۆ حەمرین لاڵوەنەوە بۆ حەمرین دەبابەیەکمان بۆ منێرن دەبابەکەمان پەشی کەوتووە بەڵێ سپر یەک لەگەڵ تایە بەڵێ بڕۆ بارك الله بكم احنا هم مسحنا المنطقة مالتنا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر معهم لا تجيبوا عليهم هەلو نەخێر دەبابە بەجێ نەیاڵم نەخێر جێی نەیاڵم هەلو چۆن ناپێویست ناکات نەخێر جێی نەیاڵم نەخێر جێی نەیاڵم بابە دادەجان ناتوانم دەبابەکە بەجێیاڵم کوێتە دەستی دوژمن دادەجان ئەگەر ڕێگەم بەی وازم لێ بێنی دەبابەکە جێ نایاڵم چونکە وەکو شەرەف و کەرامەتی خۆم وایە باشە دادەجان خوا لەگەڵ شباب نعم يا سيد الأمير عندك أخبار عن أبو علي انلزم انقتل تأكيدين يا سيد الأمير نازن نازاني شداد نعم اكو اخبار جديدة عن ابو علي؟ مولانا الامير اي اخبار جديدة ماكو عن ابو علي المرة لازم ما يفلت من ايدينا باذن الله ما يفلت من ايد المجاهدين باذن الله والله اكبر الله اكبر الله اكبر بەخێر بێن باوە بەخێر بێن بە دەبابەکە بڵێ بێتە پێشی وەرە باوە وەرە باوە وەرە پێشی وەرە وەرە پێشی وەرە پێشی ناچۆ لەویا وەرە پێشی لێفڕە خێرا
بە گۆڕی شەهیدان سەو پێشمەرگەی ترم لەگەڵا بووایە جەلەولام تەسلیم ناکرد. گەورم ئێستاژ نەچوو بچێت دڵنیا بخوێنی و پێشمەرگانەی لەوێ ڕژە ناڵنی بەزایە بچێت. گەورم ئەمە ئاسای شەڕە شکستی تایە سەرکەوتنی تایە دڵنیا دەکەم ئەم جارە تەفر و توولایەنە. گەورم تا تۆ مابیگرتنەوەی جەلەولاوە نە قورس نییە زۆر ئاسانە دڵنیا بە لە کەمترین کات دایگرینەوە. گوێ بگرن ئامانجی ئەم جارەمان تەنها جەلەولا نییە بەڵکو هەموو ناوچەی خانەقینە هەر ئێستا بچن ئامادەکاری بۆ بکەن. ئەمرەکەی گەورم هەر ئێستا ئاچین هەموو ئامادەکاریە گەڕێ. يا أهالي جلولة الكرام، لقد حررناكم من أيدي الخونة والمرتدين، وأنتم الآن تحت راية الدولة الإسلامية، وأي بيت بها مرتد أو أي شخص يساعد المرتدين فنهاية القتل وبئس المصير. شباب، نعم، أريد تفرق بين الرياجيل والنسوان، واللي عصى الأوامر نهاية الذبح. تؤمر يا سيد المجاهدين. سلامتم بەڵام جەلەولامان لە دەزە. بە پشتیوانی خوا هاوڕەکانە جارێکتر ئازادی ئەەکەی. باشە چنەژیان باش بە قوربان جای منداڵەکان ماچکە لە بری بن. پێی خواحافیز. شيماء، أشو ماكو جثة أبو علي؟ للأسف مولانا الأمير هم فلت، ولكن هنا أخذنا المدينة كلها. شباب. نعم يا سيد الأمير. أريدك تحرق الجثث كلهم. تؤمر يا شيخنا الجليل.
شباب بعد ما احتاجهن، اقتلهن كلهن. تمر سيد أمير. نعم نعم لا تحركوا لا تحركوا مكان
باشە بە قوربانتان بم دەستان خۆش بێ قوربانی چاوتان بم دەست خۆش سەرکەوتن هەر بۆ یەکی پێشمەرگەیە دەستان خۆش بێت سەرکەوتوو بن چاوی هەمووتان ماچەکەم کوردستان و هەموو هێزەکانی تر توانیمان جەلەولا ئازاد بکەین ئەم سەرکەوتنەش پێشکەشە بە خوێنی شەهیدان و خانەوادەکانیان دەستخۆشی لە هێزی پێشمەرگاکەین ئەمە وەڵامێکە بۆ ئەو کەسانی کە یانوت جەلەولا ناتوانێت جارێکی کە ئازاد بکرێتەوە بشی پێشمەرگا دەستخۆشی بۆ پێشمەرگا لەخوای گەورە بەزیابێت کە ئەم جارش پێشمەرگە سەرکەوتنی بەدەستێنا سەبووری بۆ کە سوکاری ئەو شەیدە بەرزانن کە لە پێناو خاک و نیشتیمان گیانی خۆیانە بەخشن سپاس بۆ تۆ خوایە لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ بەرگا تۆ حەزەکە بەدەمان شتەکە بکەیت باوک مەرجاری مناڵم باوکو زۆر ئازایە حەزکە وەک باوکو ئازابی باوکم ئەڵێ بخوێن و خزمەتی وڵاتەکەتان بکەن پارێزگاریشتان لەسەر من دا سەبابڕی یاریەکەمان بکەین سەیدا لەخوا بەزیابێ هەموو دەفەری خانەقینمان پاکردەوە هەر کاتێ شەڕ پێویستی بێمە بوو یەکسەر ئەگەڕێنەوە بەڵێ گەورم ئێمە ناوچەکەی خۆمانمان بە تەواوەتی پاکردوتەوە ئێستا پێویستمان بە پشووە ئەوانەی کە لێرەن هەموو چاوکراون زۆر باشە پێیان بڵێ هەشتێ ڕوویە یەکسەر من ئاگادارەکەنەوە فەرمانتە گەورە باش بۆ قوربانتان بۆ لێرە وەسان بۆ ناچن سەعیکان بەڵە باش ئەی نازانی باوکێتەوە بە قوربان ئەڵا چەند خۆشە ئەم هەواڵە بابەگیانیێتەوە کچم باوکە ڕووناکی ماڵە چۆن هەموو خواردنێکی بۆ ئامادە ناکەم دایگیان دوای ئیسراحەتی شەو بڵێ بە بابە بمان باتە دەرێ چونکەەوە 6 مانگە تا ئێستا پیاسێکمان نەکردوون لە تاو ئەم شەڕە بە قوربانە بن با تۆزی ئیسراحەت کا باوکێ قایبی لە هەر نەمان باتە دەرەوە دێ بەساقە بای شەکە ناکەین قایبی لە نەمان باتە دەرەوە سێری فڕنەکە و پێت ئەزان کوڕینە زۆر بێتاقەتم بۆچی براکەم بۆچی بێتاقەتی زان شوێنەکەی بۆ علی چۆلەوە ئێستا لەگەڵمان نییە ئەوەکو فەرماندەیە نەبوو لە گەیمە ئەوکو باوکو براوە بوو ڕاستەکەی براکەم بەڵام ئەوش پێویستی بە ئیسراحەت هەیە بژێ بە عەلی باوەکیان لەگەڵ دەوامە چۆنن ئەڵا باشین باوەژیان بەردەوامین باشین باوکردیان ئافرین باوەکیان هێشتا پێویست نییە باوکە ساز بەزەنگم بۆ کڕی کوڕم ساز بەزەنگ بۆ چێت تۆ پیاوی دوایشیشی پێ ئاسێتی بە قوربان هەسە بەستاقە بڕۆ بخەون ئەبوو عەلیگیان پێم نەوتی بە سەرکەوتووی جەلەو لە ئازادەکەنەوە بڕواکەی چنار لە کاتی ئازادکردنی جەلەولا حەوجار مەرجی خۆم بە چای خۆم بینی ئێوە خواتان لە پشتە هەر کەسێکیش لەسەر حەق بوو خوا پشت و پەنایەتی سوێن بەخوا گوناحەکە مردی خەڵک بەغیلی بە مردنەکە شوێ نەبە مردنیی پیاوەکە خوا نەکات تو هێشتر ئەرکە زۆر ماوە جێبەجێکەیت بەس عەلی زۆر بێتاقەت بوو ئەچم سەری لێمزانم نەخۆش نییە باش چۆ عەلیگیان بۆ بێتاقەتی هیچ بووە؟ دایکە زۆر بێتاقەتم
بۆ بە ساقۆ بم ئەبێت تۆ دڵخۆش بی کە باوکە هاتۆتەوە داژیان ڕاستەکەی بە زۆر سرم ئێشیە قوربانی سرە بم هیچ نییە. ئەو چێوە مۆبایلی منی کوژانەتەوە وەڵە بابە گەمە کوژانمەوە بۆ کچم بۆ کوژانتەوە وتم بابا بە ئەمشەو بە ئیسراحەتی بخەوێ ئەو تا مەسئول مەڵبات 20 تەلەفۆنی بۆ کردو. هەلۆ باشی کاک شێرکۆ ببرە تەلەفۆنە کردبوو. چۆن؟ چۆن شیوابێ؟ ئەو بەڕاستە؟ حسێن چی بووە؟ حسێن چی بۆ قسە ناکەی؟ ئەمی شێرکۆ شەهید بووە. زۆر بەداخەوە. داعش گەشت بێتە ئەمی شێرکۆ شەهیدی کردبێ و چەند پێشمەرگەیەکی بەدیل گرتبێ و فرسەتی لەو شوێنانە هێنابێ کە ئێمە بە خوێنی خۆمان ئازادمان کردووە. حسێن گیان تۆ چی پەیوەندی بە کەرکووکەوە هەیە؟ خۆ بەتەمانی بچی. جواب بگرە. هەر لە کوبانەوە تاکو باشی لە هەر شوێنێکی خاکی کوردستان شەڕ هەبێ ئەبوو عەلی لەوەیە. تێگەشتی؟ خەلیل زانیوتانە ئەمی شێرکۆ شەهید بووە؟ بەڵێ گەورم زۆر بەداخەوە بەڵێ ئەمی شێرکۆ شەهید بووە ئەو قارەمانشمان لێدەستە. بەڵێ گەورم بەڵێ ئەمرەکەی هەر ئێستا هەموو فەرماندەیەکان کۆکەی تۆ ڕۆم بەرەو کەرکووک. خۆشم ئێستایم. دوێنێ ئەمی شێرکۆشوانی و چەند پێشمەرگەیە شەهید بوون. چەند ناوچەیەکیش کەوتۆتە دەستی داعش. چەند پێشمەرگەیەکیشمان بەدیل گیراون. ئەبێ پێشەوەی تازەی شێرکۆ تەواو بێ تۆڵەیان بسێنین. هەر فەرماندەیە پێش پێشمەرگە نەکەوێ ئەوە بە خۆم بڵێن ئای بە پیاو بە پێوە شەهید نەبێ. ئەبێ ئێوە ئەو شوێنانەی بۆتان دیاری کراوە هەر یەکە و ناوچەی خۆی بگرێ و ئاگاتان لە یەکتری بێ تا هەموو خاشینیشیمان دەرێن لە دەستەم کاران. ئامادە بن!
شعري الهدف أبو علي، أريد حيا أو ميتا. ينفلت أبو علي ما ينكتت، مستحيل ما ينقتل. والله شهید بوون وا بە هەموو کەسێکی نابەخشێت. پیا و عیبە بە پێوە شەهید نەبێت. شانازیە لە پێناوی خاک و نیشتیمانە شەهید بوو. لە خەفی ڕۆژەوە. أبو علي، الله أكبر، الله أكبر. الون والرجع وقصرة قسم وينزد شوبر عصرة قسم وقت لا تريد بالام قرقري وقت الون لا تريد دار آزادی الوان گش کردن الفوتان چی ئەوە نەهاتن؟ باشە ئەوە دێمە دەرکە. ڕاست دەڵێن ئەبو عەلی شەهید بوو؟ نا ئەڵێن بریندار بوو. بەداخەوە دڵنیام ئەبو عەلی شەهید کراوە چونکە تەلەفۆنیان بۆ کرد. کچم ڕەفیقەکانت نەهاتن؟ نەدایە نەهاتن.
بەداخەوە کاکسێنمان لەدەست شوە چنار هیچ نەویستووە؟ هیچی وەکو چی بۆ قسەکە؟ قسەکە چی بووە؟ هیچ نەبووە خوشکەکەم ئارام بە هیچ شتێکی وەها نییە چۆن ئارام بم؟ باوکمە تەلەفۆنەکە بەنازە تەلەفۆنەکە پێم بڵە چی بۆ چی؟ هیچ نەبووە خوشکەکەم ئارام بە تەنها ئەڵێن ئەبوو عەلی بریندارە ئەبوو عەلی بریندار نییە بڵە شەهید بۆ خوا ڕاستەکەیم پێ بڵێ بەخوایت نییە خوشکەکەم تەنها بریندار بۆ شتێکی وانە شەهید نەبووە ئەلو دار آزادی گش کردی الفوتان نه سمر گردو نه بیگوچان یا صدان سال و خون آویدیم یا صدان سال و خون آویدیم جمعی سیرنیا خوی جاري ئەم سەرکەوتنە پێشکەش بە بە گەورە و بە ڕێزمان جەنابی مام جەلال سەربەرزی بۆ پێشمەرگە بۆ شەهیدەکانمان ڕوڕەشی بۆ ئەوانەی کە یانوت هێزی پێشمەرگە ناتوانێت جەلەولا کۆنتڕۆل بکە ئەوە ئێستا جەلەولا لەژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەیە بە ئاسانی بە خوێنی ڕۆڵەکانمان بەڵام بە ئاسانی کۆنتڕۆلمان کرد